نزیکەی ساڵێکە لە هەرێمی کوردستان کۆمپانیایەک بانگەشەی بزنس و دەوڵەمەندبوونی خەڵک دەکات. کۆمپانیاکە ئۆفیسی لە شارەکانی هەرێمی کوردستان هەیە و لەژێر ناوی نێتۆرک مارکێتینگ دەستی داوەتە بانگێشکردنی خەڵک لە باشووری کوردستان. بانکردنەکە دەمبەدەم و بەبێ ڕیکلامی میدیاکان بەڕێوە دەچێت. بیرۆکەی کارکردنەکە ئەوهایە، ئەو کەسەی کە بڕیاری داوە بەشداری بکات کۆمپانیا بانگی دەکاتە یەکێک لە ئۆفیسەکانی و یەکێک لەو شمەکانی پێدەفرۆشێت کە کۆمپانیاکە خۆی دیاری کردووە. کۆمپانیای چونێت شمەکەکە بە پێی بڕی بەشداری بەشداربووکەیە. ئامێریکا ژمێر و فلتەری ئاو هەوا و بابەتگەلێکی دیکەن کە خۆی لە 100 جۆری دیاریکراو شمەک دەبینێتەوە. بۆ نمونە بەشدار بوو بڕی 2000 دلار دەداتە کاتژمێرێک و بەشدار دەبێت لە پرۆگرامەکە و کەسی بەشدار بوو دەبێت 2 کەس لە دوای خۆی و بێنێتە نێو بزنسەکە. لە پاداشتی هێنانی 2 کەسەکەش بڕەپارەیەکی وەک پاداش دەدرێتێ. بەم شێوەیە تا ژمارە و کەسانەی لە پاش ئەو دەست دەدەنە بزنسەکە بڕەپاداشتی هەفتانەی کەسی یەکەم زیاد دەکات و بە شێوەیەکی نێتۆرک پارەی هاتوو بەسەر بەشداربەکانی پێش خۆیدا دابەش دەبێتەوە. کیونێت ئۆفیسە فەرمیەکانی لە 100 وڵاتی جیهان هەیە. ژمارەی بەشداربوانیشی لە جیهاندا زیاتر لە 10 ملیۆن بەشدار بووە. لە هەرێمی کوردستانیش نزیکەی 5000 بەشداربووی هەیە. بە دوواداچوونی ئەم هەفتەی تۆپستۆری لێکۆڵینەوەیەکی وردی مەیدانیە بۆ ڕاستی و دروستی کۆمپانیاکە لە هەرێمی کوردستان، چونکە بەشێک لە خەڵک پیان قۆڵبڕینە و بە کۆمپانیایەکی ساختە ناوی دەبن. یەکێک لە بەشداربوانی پێشووتری بزنسەکەی کۆمپانیای چونێتە. بەرپرسی ئۆفیسی کۆمپانیاکە بووە لە سنووری پارێزگای هەڵەبجە. ماوەیەکە دەستبەرداربوونی خۆی لە کۆمپانیاکە ڕاگەیاندەوە و دەڵێت بۆم دەرکەوت ئەوەی کۆمپانیای چونێت دەیکات قۆڵبڕین و فرتوفێڵە. بریتیە لە پرۆژەی خەڵتەکاندنی جیرفانی هاوڵاتی لەو وڵاتانەیە کە یاسا سەروەرنیە. لەبەرەوە ئەمانە وەکو من پێم وتی بۆشایی یاساییان هەیە وە گرفتیان هەیە. کاتێک تۆ ئەچیتە دادگا شکاتەکەی بەرامبەرت نییە شکاتی لێ بکەی. کاتی ئەو کەسی کە تۆ پارەکەت لێوەرە پارەکەی ئێتێ مامەڵەکەیەکەی گرێبەست نییە لە نێوانتانە، پاشان کە تۆ ئەچی شکاتەکەی ئەڵێ منیش وەکو تۆ هاتووم بیزنس بکەم. خاوەنی نیم کۆمپانیا گەورەی مشکلی ئەوەی خاوەنی ئەڵێ منیش وەکو تۆ هاتووم، ئەڵێن کەفیلمان هەیە بەڵام کاتێکە لێتە قەومێک کە داوای پارەکە دەکەیتەوە سێرەکەی بەرامبەرت نییە کە تۆ سکاڵایکی لەسەر بکەی. چۆنم کۆمپانیای خاوەنی نییە؟ کەس خۆی بە خاوەنی نازانێت لە کاتێکە ئۆفیسیان هەیە بەڕێوبەری هەیە. ئەزانی چۆنە ئەوان پێت ئەڵێن ئەڵێن وەرە ئەم کارەوە هیچ دەوامی نییە، کات لە تۆ ناگرێت، بەڵام کە 20 وەرەقەی دەی دوای ماوەی سەرەکەی تەلەفۆنت بووەکە نامەت بۆ نێرن بێزار دەکەن 10 جار 20 جار وەرە کۆبنەوە بکە وەرە باڵەکەت زەعیفە خەڵکی تر بێنە. اینجا دوای ماوەیەک وای لێ ئەڵێ تۆ وەرە کری بیناکە بە تەنانەت کری بیناکەش بەوانەیە دەن کە خۆیان ئەیبەن بەڕێوە، خۆیان کری بیناکەش نایەن. بۆ نمونە کری بیناک ئەگەرن بە ملیۆنێک دینار، ئەم ملیۆنە دە کەسیتیا کرێکە دابەشەکەن لەگەڵ هەتا کۆمپانیا بێت لە هەڵەبجەی شەی کارگوزارەکەیان جواب کرد لەبەرەوە نەیانتوانی پارەی کارگوزارەکە بن. یعنی کۆمپانیایەکی بازرگانی بەم ناوەقەبەوە کە هیانە نەتوانن کری کارگوزارێک بن. ئەو هەموو بەشداربوویان چۆن کۆکردوت؟ ئەو بەشداربوانە من پێتەڵێم ئەم کارە کەوتۆتە سەر ئەوەی چەندێ زمانت لوسە، چەندێک توانی قەنەعەت بە خەڵک بکەیت، چەندێک توانی درۆ بۆ خەڵک بکەیت، چەندێک توانی بەرامبەرەکەت بخەڵەتێنی، چەندێک توانی بێویژدانی بکەیت بەرامبەر بە بەرامبەرەکەت، چەندێک توانی ئەمانە گروپێکن خەریکی دۆزینەوەی ئەو کەسانن کە وە خۆتەڵی زمانیان یان ناتەخترن بۆ قسەکردن بە دوای ئەم کەسانە ئەگەڕن. طبعا خەڵکی ئێمە من هیچێک ملوانی کە خەڵەتێنراوم، هیچێک ملوانی پێودانگی خۆ منەوە زانانی زۆر کەسێکی وریان بەڵام خەڵەتێنرام لەلایەن کۆمەڵێک لەوانی کە هاوڕێم بوون کە کەسی زۆر نزیکم بوون و ڕۆشتم لە ئەوێ کۆمەڵێک کەسم بینی لە ڕاستیان جێی متمانەم بوون. گەورەترین هۆکاری خەڵەتاندنی خەڵک لەم ئیشە ئەوەیە کە کار لەسەر نزیکەکان دەکەن. اینجا لە هەمووی نوکتێکی زۆر زۆر خۆش، ینی فۆرمێک تێنێ ئەڵێن خەونەکانت بنووسە و خەونانن لە ڕێگەم کۆمپانیاوە دوای مانگێکی ترێتەدی دوای 2 مانگی تر عادی خەونەکان بنووسە بۆ نمونە تۆ بی بە بازرگان ئۆفیسی کردوتەوە لە شارێکا خەڵک جێ بەدەمتەوە تۆ وات لێ وتاری خەڵک پارەیە بۆی بێت گوێ لە تۆ بگرێ بزانە چۆن فێری بازرگانیش. بەرپرسی نووسینگەی هەڵەبجەی کۆمپانیاکە بەشداریکردنەکەی کڕینی کاتژمێرێک بووە بە 2000 دلار. دەڵێت ئامێری کاتژمێرەکە لە بازارەکانی هەرێمی کوردستان
پارە ناکات. من خۆم هەموو سلێمانی گەڕام ئەو کاتژمێری کە کڕی بووم بە 90 وەرەقە و 83 دلار کە 100 دلاری نیان ئەسڵ لە هەنە شوێنە خەڵک گاڵتەیە گرتی چیە و پارەیەوە بە ئەوە. ئەمە وای کرد دوو لەو کاتژمێرانەی کۆمپانیاکە فرۆشتوێتیە بەشداربووەکانی ببەمە بازار. هەموو بازارێکیش نا گەڕان بۆ ئەو پێشانگایانەی کە کاتژمێری مارکە و گرانبەها لە نێو دوکانی مۆڵەکان دەفرۆشن. ئەوە چەندەکە؟ ئەوە ئێستاکە ئەمە بیفرۆش نییە 150 دلار زیاتر ناکات. 150 دلار باشە ئەی ئەمەیان چەندەکە؟ ئەوشم برنتی ئەچمێرە نفسی براندە تەواو هەرزانتریشە چکە مەچنەی پاتریە بەڵێ ئەوە 100 دلاریش ناکە لەکنەوە بەزەویان مەچنی ئۆتۆماتیکە گرانترە ئەوە بەعاڵەکەی دەزیشە دەکە و پاتریە باشە نێوەی گرانترە لەوێ ئەوە کەسانی زۆرش توش دەبن بە بەشداریکردنیان یان سووریە یان کوردەکە ئیسکەوە براندەی ناکرێت. خەڵک زۆر دێت هەواڵی زۆر زۆر کوردیا سووری کڕیتی بەشداری شەریکی بیفرۆشێتەوە دەوێ بیفرۆشی 1200 پێدای دەرێت تا 50 خەسم نوکرێ کە دەیفرۆش 100 دلاریش ناکات ڕۆژانە لەوان دێ بڕانە. کاتژمێرەکانی ئێوە هەمووی مارکەن وەریە؟ ئۆرجینالە مارکەی تیشۆت هەیە ئەرمەنی هەیە ئیکۆ هەیە. بەڵێ نرخەکانیان لە چەند دەست پێکا لە چەند مارکی ئێستا مارکەمان هەیە لە 75 دلار دەستپێرەکە تا 500 دلار. باشە مارکەمان هەیە لە 300 دەستپێرەکە تا 2000 دلاری. بەڵێ گرانتر چیتر هەیە گرانتر؟ ڕایمۆند دیۆڵمانەیە بە چەندە؟ ساعی 3500 دلارە. 3500 دلار. ئەمە بە عالمیە و ئەمە بە 3000 لێدا لە ئەتەنێکی دەداتێ ساعی 35 وەرەقە 35 وەرەقە یان 3500 دلارە مارکەیە. خێرە ئەم مارکەی لای ئێوە 3500 دلارەکە بەس ئەم مارکەی بەدەست منەوەیە 200 دلاریش ناکە. مارکەی وێی زۆری فەرقە لەگەوێ ڕایمۆندیۆڵە هەموو ئەوروپا لە دەست دەکە شەقڵ ئەوسەد زۆر بەناوبانگە لە دوبەی لە بەغدای هەموو وڵاتە ئەو مارکەی هەیە لە دەست دەکەن. بەڵێ دەشکاتن ساڵی ئێستا بچڕێ دوکانی تێژە پشتەوە دایانایە هەیە. باشە ئەگەر من ئەمە بکڕم پاش 6 مانگی تر بێمەوە لای بەڕێز دوی فرۆشم چەند نکات؟ هیچ ناکاتنە ساعتانە ئەمەی من ئەمە سێزە ئەوە ساعاتێک دەفرۆشرێتەوە مەسەن مارکانی فەرقیە سەرەوەی 7000 دلاری خەی ناکە من ئێستا ئەمە لە بەڕێز دەکرم بە 3500 دلار. ئەگەر بمەوێ بیفرۆشمەوە پاش ساڵێکی تر چەندەکە لای ئەمە بۆ خۆمان شتێکی ناکردنەوە بەشدانی لە جگای دیلێت بکردنەوە بە چەند تقریبا زۆر دەشتیرانێ سەرەوەی 1000 دلار 1500 دلاری دەکاتەوە. نزیکەی ساڵێک لەمەوبەر و لە سەرەتای کارکردنی کۆمپانیاکە لە هەرێمی کوردستان لیژنەی فتوای حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەیاند کە مامەڵەکردن لەگەڵ کۆمپانیای چوونێت بە پێی ئاینی پیرۆزی ئیسلام کارێکی شەرعیە و حرام نییە. فتواکە وای کرد خەڵکێکی زۆر ببنە بەشداربووی کۆمپانیاکە، بەڵام دوای نزیکەی ساڵێک لیژنەی فتوا لە فتواکەی خۆی پەشیمان بوو ئەم جاریان دەڵێت حرامە. لە نێو مامۆسایانی ئاینیشدا و لەسەر کارکردنی کۆمپانیاکە و ئەو جۆرە لە بزنس ڕای جیاواز دروست بووە. پێچەوانەی فتواکەی لیژنەی فتوا هەندێک لە مامۆسایانی ئاینی دەڵێن نا حرام نییە چونکە ڕەزامەندی هەردوو لابوونی هەیە لە نێو بازار سازیەکەدا. أعوذ بالله من الشيطان الرجيم يا أيها الذين آمنوا لا تأكلوا أموالكم بينكم بالباطل إلا أن تكون تجارة عن تراض منكم. واتا بهش يويك أي كساني كإيمانتان بخوا وببيغمبر هناوة لبين يكترا معاملة لبين يكترا كاكن بحرامي باريكتي مخون إلا أن تكون تجارة عن تراض يعني إلا أو نبيك معامليه تجارتي وابد معامليك وابد كهدو طرف رازي بيت چه بايع چه مشتري باش اگر لایەکیان پەشیمان بوونەوە ینی سەرەتا رازین و دوایەوە پەشیمانە بێتەوە لایەکیان. بەڵێ طبعا ئەوە پەشیمان بوونەوە لە معاملە وەکو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیحە فەرمێ البەیعانی بالخيار ما لم يتفرقا. واتە ئەو دوو کەسە کە بائع و مشتری کە ڕێکەوە لەسەر کڕینی مامەڵی شتێک ئەفەرمێت پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام
مادام لەو مەجلیسە سامن تۆ شتێکڕین موبایلێکڕی شتێکڕی معاملەکەی هەتا لە بەیەکەوەین معاملەکە دروستە کە جیابووینەوە کە تەفەڕقما کە جیابووینەوە هەر کەسە بەلایەکە ڕۆژ ئەوە معاملەکە دروستە بێ خيار يراوة خياري شرط لا مقول أحكام لا أبواب معاملات تبع تفصيل فقهاء كان بس يعني كردوها أجر عيب كتاب وتقرن مو يعني أجر أو معاملة أو شتا أو بارتشتا بوشة وين أبو من أجر بلاد أو أجرته بويو حتى عشان روجي كش عندنا وتابر العلماء تأثروا ش عندنا وزاتي ش عندنا وحتى روجي كتير في غمص فلمني يا معشر التجار إن التجار يبعثون يوم القيامة فجارا إلا من آمن وبر وصدق إلا كسان نبك راس من المعاملة كبشويش وكزر الأخلاقنين يا كميان سوين دول سمع على نخوة بغش وبفيل وبمعاملة درو بمعاملة شيوانا ك أو بضاعية ترويج كات بيكا تمال وبيكا بس زحمة بس الخلقه أبي بشويش وابك بيت معي قازانج بخلق بيغمري خاص عاصم أو كسر كتجارك أبوش خدمتي خلقك بنيتك باك وبشويك شاك يحشر مع النبيين والصديقين. ئەگەرچی بە پێی دابەشکاری ژمارە ئەوانەی لەم جۆرە بازرگانیەدا بەشداریان کردووە زۆرینەیان لە شاری هەولێرە بەڵام ئۆفیسی سەرەکی کۆمپانیاکە لە شاری سلێمانیە. کۆمپانیاکە کارمەندی هەیە و دەژڵێن 6 ڕۆژی هەفتە دەرگامان کراوەیە و مۆڵەتیشمان لە حکوومەتی هەرێمی کوردستان وەرگرتووە و سەر بەخۆ کار ناکەین. ئەم گەنجە بەڕێوەبەری گشتی کۆمپانیاکەیە. نمونەی کاڵا نمایشکراوەکانی کیونێت باز دەکات. یەکێک لەو قسانەی چەندین جار پێی گوتم کۆمپانیاکەیان سپۆنسەری سەرەکی یانەی مانچستەر سیتی بەریتانیا. ئاو کاتژمێرە گرانبەهاکەی دەستی پێپ گواردیۆلای ڕاهێنەری یانە بەنێوەنگەکانی بەرشەلۆنە و بایر میونخ و مانچستەر سیتی یەکێک لەو کاتژمێرانەیە کە دەفرۆشرێتە بەشداربووەکان. ئیشی نێتۆر مارکێتین دایرێک سێڵینە کام دایرێک سێڵینە تۆ پرۆدەکتێکە کڕی ڕاستەوخۆ لە شەریکەوە پێویست ناکات شەریکە کاڵە دایرێک سێڵین لە معمەلەوە ڕاستەوخۆ بە دەستی کڕیار کە لەم بینە نەوەکیلێک هەیە نە مەخزەن هەیە کە نەوەکیلی دووەلی و وەکیلی ئەقلیمی هەیە کە ئەمانە هەمی پارەی و ڕێکلامات وەچێتە سەر ئەم ساری ئەم شتەکە توی کڕی لە شەریکاتی دایرێک سێڵینە ئەمانە نییە. لەبەرەوە ئەم کەسە ڕاستەخۆ و پرۆدەکتە بەدەستێگان شەریکە لە جیاتیەوەی ئەو هەموو پارەیە بداتەوە بەم بینانە لەوە لەبری ئەوەیە دەیداتەوە بە فرۆشیارەکە. پارەکەی بۆ گەڕێنێتەوە پارەکەی ئەدات بوو ئەچێتە سا حسابانقێکێکا سابانقیشی نەبێت لە ڕێ باڵانسەوە کە لە سەر وەبسایتی شەریکە خۆی هەیە کە پێی ئەوترێت ئیکارت ئەچێتە سا حسابەکەی و ئەتوانی کارتەکە دوایی پێرچستین یان کڕینی تری پێ بکرێتەوە یان بیگۆڕێتەوە بە هەزدراوێکە خۆی حەزی. ئەم سیستمە چییە؟ کەسێکی تر بانکات یان ئەم کڕین و فرۆشتێک لە دوای خۆی و دەست پێ بکات و هەتا لە تۆپابی لەسەرەوە بیت سونبەندی زیاترە بیت ئەمە چ جۆرە خۆی ئەمە ئەو بزنزی ئێستا ئێمە گەورەترین کێشەی ئێمە حالێنەوەیە کە ئێمە بەراورد دەکرێن بە شەبەکەی ئەمشی ئێمە شەبەکیە پێڵ نێتۆر مارکێتینە شەریکات هەیە کە بەنای نێتۆر مارکێتینەوە کە شەریکاتی هەڕەمی بوون ئەو کەسانی کە بەس لەسەرەوە نەتوانن ئیسفادە بکەن و ئەوانی خوارەوەی دیسفادە ناکەن ئەوە نییە لە لای ئێمە. ئێمە شەبەکیە چ کەسێکە بەشداریەکات لە کۆمپانیایە بە پێی توانە و بەردەوامبوونی خۆی لە فرۆشتن کە فرۆشتنی هەبێت و بتوانێت فرۆشتنی هەبێت بەردەوام فرۆشتنی هەبێت هەفتانە پارێتە سە حسابەکەی بەڵام ئەگە فرۆشتنی نەبێت ئیسفادە ناکات و پارە وەرناگرێت شتەکە زۆر ڕۆن و ئاشکرایە. ئەم کاتژمێرە چییە لای ئێوە ئەوەندە مهم و گەورە و گرانە زیاتر لە $2000 کاتژمێر خۆ گەبزانی کاتژمێر هەیە لە جیانە لاانێ سەبە براندی سوئیسری وەکو چەند حەز ناکەم ناویان بێنم بڵیان بە $10,000 $20,000 ساعتەکانی ئێمەش هەمی هاندمەیدا سپێشەڵ مەیدا کە هە لە سوئیسرا بەدەست دروستەکرێن بۆیە ساعتەکانیان واگرانە و هەمووشی زەمانی هەیە. هەندێک لە بەشداربووانی بازرگانێکە پیان وایە کۆمپانیای چیونێت لەمپەری گەورەن بۆ ئەو داوا یاسایانەی کە لە سەریان تۆمار دەکرێت.
حیلەی یاساییتان هەیە بۆ بەشێک لەو خەڵکی کە پێی وایە کە قۆڵی براوە شتێک نییە ناوی حیلە بێت لە سیستەمێکە کە دایرێکت سێڵینە یعنی فول هۆنستلیە هەمووی سەراحەتە ئەو کەسێک کە یەت ئیشەکەی بۆ باس ئەکرێت هەمووی بۆ ڕوون ئەکرێتەوە پێشێکی سیستەمەکە خوار هەژدە ساڵ قوبڵ ناکات خۆی ئەمە یەک دوو ئەمای سادێکە هەمووی بۆ ڕوون ئەکرێتەوە فقرەی ئەهەم کە زۆر مهمە ئەو کەسەیە بۆی باس ئەکرێ هەفتەیەک ئەو ڕۆژەی کە ستارت لە ئاکرینەکەی تیاکە هەفتەیەک ماوەی یاسایی خۆیەتی سەقفی زەمەنی خۆیەتی بۆ ڕێفێن بۆ پەشیمانبوونەوە بۆ جێڕانەوەی پرۆداکتەکەی وەرگرتنەوەی پارەکەی بۆچی بەش لە بەشداربووەکانتان گومانیان لەم کاری ئێوە هەیە لە عالەما دووشت هەیە یەکەمیان هەموو بزنسێک شەرت نییە کەسەکان بەسەرکەوتوی بیکەن یەک دوو هەموو بزنسێکیش شەر نییە کەسەکان 100% تێ بکەن جاوە هەفتەی کە باسیشم کرد بۆ پەشیمانبوونێ ئەو کەسانە ئەگەر مەزبوط تێنەگەیشت بوو کردی تیا پەشیمان ئەبێتەوە بۆ مەسلەی ئەوەی کە شەکوایان هەیە و ئەڵێن فێڵە و بزنسەکە ضعیفە نەخێوانیە کاک بەهرۆز جوانش ئیشەکەی بۆ ڕوون ئەکرێتەوە کەسێکەیە لە ماوەی سعاتێ بۆ ساعتێک و دەدەقەیە دوای ئەو ئەچێتەوە ماڵەوە یان بەیانی یان دوو بەیانی لە ماوەی 4 ساعتە یێتەوە جارێکی تر ساعتێ بۆ 2 ساعت مناقەشەی ئەەکە یعنی جوانتی ئەگەیەنرێ ئەنجا بە حسن و ڕزای خۆی داغڵی بزنسەکە ئەبێت شێوازی بازرگانیکردن لە نێو کۆمپانیاکەدا مخۆمخۆی زۆری لەسرە هەندێک دەڵێن هەڕەمیە و هەندێکی دیکە دەڵێن نا بە شێوەی تۆڕێکی فراوانە و سوودمەند هەر ئەو کەسە نییەکە لەسەری هەڕەمەکەدایە مامۆسای زانکۆیە و شارەزایی گۆڕانکاری نوێەکانی بزنسە لە جیهاندا و بە تایبەتر بازاری ئۆنلاین و نێتۆرک مارکێتینگ بەپێی پسپۆڕی و شارەزایەکەتان ئەوەی لە هەرێمی کوردستانە گوزەرەیان ئەم کۆمپانیای خەریکی کارکردنە کامیانە ئەوەیە کە سیستمەکە شەبەچیە یان هەڕەمیە یان ئەوەی کە کەسێک لەسەرەوە پارەی بۆ چێوانەی خوارەبوونەتە مزەحیە قوربانی ئەوەی کەوا باوە لە جۆری نێتوۆرکە ئەوەیەکەوە کاڵا ئەفرۆشترێکردن و فرۆشتن هەیە بە کاڵاوە کاڵاکان تا چەندێک خواستی با بڵێن واتە لایەنی جیاکراوەی کاڵا هەیە کاڵا هەیە ئەمە کڕین و فرۆشنەوەتە ڕیکلامکردنە بۆ جۆرێک لە کاڵاکان یاخود هەوڵدانە بۆیکەوە کڕیاری زیاتر بۆ کاڵاکان خاڵێکی تر ئەوەیەکەوە مەسەلەن مافی بەشداربووەکان لە شەبەکیەکەیە واتە لە تۆڕەکەیە وەک یەکە هاوسەنگە ینی با بڵێن شێوەیەکەوە لە دامەزرێنەری تۆڕەکە بێ یاخود ئەوانەی کە دواتر لە ڕێگەی ئەوەچنەوە تۆڕەکەەوە هەمان مافەکانیان پارێزراوە ئەوەی حەسەب جۆری ئەو ئیشەیەکەیەکا و تەرویجەیەکەیەکا بۆ کاڵاکە و بۆەوەی کە خەڵکی زیاتر بێنێ ئیسفادە زیاترەکە ئابە جۆرەیە مەبەسمانەوەیت ئەتوانێت هەروەکو کەسی یەکەم بە هەمان شێوە هەتاوەکو با بڵێن مشتری زەبوونی زیاتر بێنێ بۆ بەرهەمەکان بۆ تۆڕەکە بە هەمان شێوە مافی پارێزراوە بەڵام لەوی تریانە کە پێوترێ هەڕەمی ئەوەیەکەوە هەتاوەکو هەڕەمەکە شۆرتر بێتەوانێت کەسی لووتکەی هەڕەمەکە ئەدڤانتج و یاخودن سوودی زیاتری دەسەکەوێت یاخود داهاتی زیاتر بۆ ئەوە یەکێک لە سیتیەکانی شاری هەولێرە وەک دەبینن لەنێو ئەم سیتیەدا تەنیا ڤێلای لێیە بەپێی هەندێک لەو زانیارانی کە دەستم کەوتووە ئەم ڤێلایە یان ئەم ماڵە بەپێی ئەم ژمارەی ماڵەکە بێت ماڵی یەکێک لەو کەسانەیە کە ئێستا زۆر دەوڵەمەنە دوای ساڵێک بەشداریکردنی لە پرۆگرام و کۆمپانیای چوونێت لە هەرێمی کوردستان ئێستا پارێکی زۆری دەستکەوتووە وای لێ هاتووە کە ڤێلایە بکڕێت لەبەردەم ماڵەکەیە دەمێت بزانم خۆی لە ماڵە یان قسەی لەگەڵا بکەم بزانم ڕاستەکەن کە لە نوێ دەوڵەمەند بووە باشی قوربان کەناڵی ڕووداوین بەنامەی تۆپستۆری توانین بێنە ژوورەوە زۆر سپاس ئۆتۆمبیلێکی جەنابتە هی خۆتە دەیخوا لێت نەسێنێ فەرموو وێنەی خۆی و کارکردنەکەی و حاڵ و گوزەرانی خۆیم پیشان دەدات بە وێنەکانی ساڵێک لەمەوبەری بێت ژیانی ئێستای زیاتر لە خەون و خەیاڵ دەچێت ئەو ساڵێک لەمەوبەر کێک و پسکیت و پەشمەکی فرۆشتووە بەڵام ئێستا نا ئەو ئیتر بە خۆی دەڵێت بازرگان
ساڵی ڕابردوو لە کاتی سەرمانگ دادەهات ینی مناڵەکەم عاقی خواردنی لە بۆ ڕۆزەی 14,000 دینار بوو ئامانگانە بەس عاقی خواردنەکەمان دەدا لە ڕۆزەی احتیادی 14,000 ینی کە دەهات ینی بە زەحمەت پارەکەم ینی هەدەدا دوای ئەوە لە ڕۆزەی بە زەحمەت 14,000 خواردنی منداڵەکەت پێ پیدا ڕێک ساڵێک بەر لە ئێستا ینی ئێستا ئێستا هەمان ئەو مناڵم کە سار 14,000 پێ نەدرا بەڵام هەر مناڵێکم لەوانە لە مەکتەبی کامرێجیم داناون هەریەکی بە 44 وەرەقا ینی مناڵەکانی ئەتریشماتە هەر چوار مناڵەکەم گوتم باشترین قوتابخانە چونکی ئەوان بەڕاستی لەگەڵم من تووشی سەختێکی زۆر قورسی ژیان بووینە وتم دەبێت خۆشترین ژیانیان بۆ دابین بکەم بۆیە وتم بە ینی مستەقبلێکی جوانیان هەبێت واتە هەموو ئامانجە گەورەکەی من ئەوە بۆ کە بتوانم مناڵەکانم ڕۆژێک ئەگەر لە ڕۆژان ئەوەندە ئەزیەتم دابێن ینی دەبێت ینی وان لێ بکەین کە بتوانن ژیانێکی خۆش و بەختەور ئێستا تۆ خۆت بە دەوڵەمە نەزانیت نا ینی خۆم بە دەوڵەمە نازانم بەڵام لەو ژیانەوە هاتیتە ئەم ژیانە هێشتا خۆ بە دەوڵەمە نا ینی ئامانجەکەی من لەوانەیە جیاوازتر بێت خۆ بۆچی داناوە ئامانجەکەی من تاوەکو ئێستا بۆ خۆم و بۆ مناڵەکانم ژیاوم بەڵام لەوە بەدواوە بۆ مرۆڤایەتی ئەژم بەڕاستی من باوڕم بەوە هەیە هەر مرۆڤێک لەسەر زەوی توانای زۆری هەیە واتە منیش هەست دەکەم کە توانایکی زۆرم هەیە پێویستە کۆمەڵێک شت بکەم لە بۆ مرۆڤایەتی ئامانجەکانم ستت پێشتر هەت بووە ساڵە لەمە پێش هەت بووە هەموو کاتێک مستانە لە تێریەکەیت نانە هەموو کاتێک ئەمن بەدڵ ینی بە یارمەتیدانی خەڵک دڵخۆش بووم ئەگەر بە 1,250 بێت بەڵام باش ئێستا ماگانە داهاتی تۆ چەنە لەو کۆمپانیای کە بەشداری تیا کرد بە خودەی داهاتەکە دیار نییە بەڵام تقریبان لە مابێنی چەند بۆ چەند با بڵێن ئێستا زۆرترین پارێکە من لە هەفتەیەکدا وەرم گرت بێ هەتا 104 وەرەقە ڕۆیشتووە لەو ماوەی ئەو 6 وەرەقەی هەفتا وەرەقەی و 50 وەرەقەی و ئیتر بەڵێ هەفتانە یعنی ئەگەر ئەومانجە کۆیکەینەوە لەم سەر بۆسەر ئەکاتە چەند تقریبا بە خودای هەرکوی هەبێت ینی دەکاتە 3 دەفتەر وشتیەوە گۆڕانکاریە نوێەکانی دنیای بازرگانی لە جیهاندا گومانەکانی دروست کردووە ئەمەش ڕاستە کە بازرگانیکردن مانایەوە ناگەیەنێت هەموو وەک یەک سوودمەند دەبن چونکە لە بنەڕەتدا خۆ ئامادەکردن بۆ قازانج و زەرەر لە سەدا 50/50 ئەوەی ڕوونە بەشداربووەکانی کۆمپانیای کیونێت هەمویان سوودمەند نەبوون وەک چۆن هەمویان زەرمەندیش نەبوون کە ڕەنگە گومانی خەڵک زیاتر لەسەر کۆی قازانج و زەرر نەبێت ئەوەی خەڵک زۆر پرسیاری لەبارەوە دەکات متمانەی کۆمپانیاکەیە چونکە نمونەی هاوشێوە زۆر هەبوون لە ڕابردوودا لە هەرێمی کوردستان کاریان کردووە و ئێستا بزر و بێسەر و شوێنن خۆ ئەوەی ئەم کۆمپانیای لەوانی دیکە جیا دەکاتەوە جیهانیە و دەژڵێن ئامانجی فراوانبوونی زیاترمان هەیە و حکوومەت لە ورد و درشتی کار و جۆری بازرگانیەکە ئاگادارە